بیسەرانی خۆشەویست کاسبکارانی ئازیز خوابازارتان بە سووری نەسەر و پەندە کوردی کاڵێت ماڵێ ماڵ نەبێ و بازارڕێ بازار بێ بازارڕێ بازار بێ ئیتر ماڵی شەماڵە بێ بەڕاستی گرنگ ئەوەی نەخڵە بچێ بۆ سەر دەوام بچی بۆ سەر ئیش ینی بچیت ئیشەکەت وەکو یەکێک بێ لە ڕەفیقە خۆشەویستەکانێ ئەم جارەیەک لەو بابەتانی باسی دەکەین پەیوەندی بە کەرتی گواستنەوە و لۆجستیک و بابەتی ترانزیێت و گومرگ و دەواازەی سنووری و هاتوچۆی بار هەڵگرە لە ئاسمانە لە زەویە لە دەریایە لە هێڵی ئاسنینە هەموو ئەمانەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان تا چەند توانیمانە کەڵک لەم بابەتە ببینین و ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەگوزارێت هەر بە جدی بازرگانیە بازرگانی ئیدی لە سەردەمی گەنم بەترێەوە دەستی پێ کردو تاوەکو ئێستا لە گواستنەوەی کاڵاو شتومەک لە ڕێگەی خوشتر و کەر و بار و هێسترەوە دەستی پێکرۆ تا ئێستا کە بە چەندین بار هەڵگری گەورە و پێشکەوت و سیستمی ئێجگار سیر و سەمەرە ملیۆنان بار هەڵگر لە جیهاندا دێن و دەچن ملیۆنان بازرگان سەدان ملیۆن کاڵاو شتومەک دێن و دەبن لیان تێک ناچێت لە کاتی خۆی لە ساتی خۆی بە هەندێک هەڵە شەڕوەدات بەڵام دەگاتە شوێنی خۆی ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئێمە چۆن دەتوانین سەرچاوەکانی داهاتمان دەوڵەمەندکەین چەنەڵێکی دیکە دەواازەیەکی دیکە بدۆزینەوە پارەی لێبێتە ناوە پارە ڕابکێشێ ئەوش لە ڕێگەی گواستنەوە ئەم بابەتە لە کەسێکا گفتوگۆ دەکەم کە لە ڕووی زانستیەوە زۆر پێشکەوتووە ئەکادمیستە شارەزایە تەکنۆکراتە لە هەمان کاتە دەست و پەنجەشی نەناو هەویری بازرگانیە نەرم کردو خۆی لە بوارەکەدا کار دەکات و کۆمپانیایەکی هەیە بنای ئارکستار کە لەم بوارەدا سەرمایە گوزاری و بەرهێنانەکات ئەو کەسە دکتۆر حامی ساڵحەرکیە دکتۆر زۆر بەخێر بێ پێم خۆشە گفتوگۆ لەگەڵ دەکەم لەسەرم بابەتە و من دەمەوێت لە هەڵلقەکانی داهاتوو تریش و لە داهاتووشە هەل لە ڕوودا و زۆر بە شڕ و پڕی لەسەر بابەتی گواستنەوە یشکەین بابەتێکی هێشتا ئێمە و هەرێمی کوردستان و عێراق زۆر ئاگاداری وردەکارەکەی نین لە جیهاندا چی دەگوزارێت جەنابەت دکتۆراکەت لە چیا بوو دکتۆر؟ لا إدارة أعمالك بزنس أدمنستريشن استراتيجيك مانجمنت يعني MBA خوێندووە جەنابەت بەڵێ لە کوێ لە ئێران لە چ زانکۆیەک لە ئێران لە بەڕێوەبەرەتی تاران پێ بەڵێ زانکۆکە ناوی چیە ئەو تەباتەبایم زۆر بیستووە ئەو خۆی کەسێکی زانایە کە زۆر کاریگەری هەبووە ئیتر لە بابلین علمی لە مەزهب و لە بەڵێ ڕانکینی و زانکۆیە بەرزە لەسەر ئاستی حتممە ئێرانیتەنی فارسی بەلەدی سپاس قزمە لەمنەوە وەڵام من زۆر بەلەد نیم ینی بەس مهمە لە ئێرانە کە سەردەمانێکی زۆر ئیمپراتۆرەت بووە و ئێرانێکە ساڵانێکی زۆر عیلمێکەیە چۆن فەرشنین و فستق لە ئێرانەوە زۆر مهمە زانستێکی بزنس و ئابووری هەیە کە ئەکرێت ئێران بێ بە بنەمایکی زۆر گرنگ زانستی پرۆتێکشنیزم خۆپارێزی خود با بڵێن بەڕێوەبردن بە تایبەت ئەوە نە سزای ئابووری و گەماوری دارایی خراوەتە سەر هیچ وڵاتێک نییە بە قێندەی ئێران زیرەک بێلەوەی کە خۆی چۆن لە سزا بپارێزێت چۆن ئەدابتکە و خۆی بگوجێ لەگەڵ سزا و گەماڕۆیەوە نییە لەگەڵ نەبوونیە بەڕاستی ئەزانی دکتۆر ئەوروپیەکان ئەمریکیەکان ئەوروپا بە بەسیترین حاڵە لە کۆرۆنایە هەمووی دەستنیۆژەکەی شکا زۆر بە خێرایی هاڕێیان کرد زۆر بە خێرایی تێگەیشت دەرکەوت کە ئەو ئابووری ڕاستە زۆر بەهێزە بەڵام بەرگەی ئەو گەمارهینانەی نەگرت ئەو ڕووداوانی کە کۆرۆنا هێنایی زۆر بە خێرایی توێکڵەکەیان دەرکەوت ئەو بەسەر ئێران وانە بوو بەڕاستی یعنی چکە ساڵانێکی زۆرە ڕاهاتوو لەسەرم بابەتە لە بواری لۆجستیکا چەند ساڵە کارەکەی دکتۆر؟ من زۆرتر لە 15 ساڵە کە لە بواری لۆجستیکا ئیشەکەم بە تقریبا نزیک بە 10 ساڵ هەیە کە کۆمپانیا لۆجستیک یعنی چییە گەر بۆ خەڵکی ڕوونکەیتەوە؟ لۆجستیک بە معنای گەیاندنی بار لە شوێنێ بۆ شوێنێ ئیتر ئەمە ئەکرێت لە وڵاتێک بۆ وڵاتێک بێ کە هەندێک سەکتەری جیاتیایە وەکو ئەمەیەکە بۆ نمونە وەکو گومروک کە تۆ بارێک ئەێنی ئەبێ دەرهێنانی گومروکی بۆی بکەیت گواستنەوەی بۆی بکەیت
ئەوراقی بۆ چاکەی ئیتر وەکو هاولاتیەک ئەمێنێ کە تۆ ئەوێ سەفەری پێی بکەی بڵێ بۆ بڕۆ بۆ فلان شوێن پاسپۆرتی بۆ دەرەینی جنتاکەی پڕی ئەم جپسە وەکو هاوڵاتیەک مامەڵی لەگەڵەکرێ وەکو کەسێک گواستنەوەتان بەس وشکانیە ئاسمانی و دەریایی و کە لە کام بوارانە زیاتر کارەکەنیەوە هەرسێکی چونکە ئێمە کۆمپانیەکی نێودەوڵەتین و جۆین ڤنچرین لەگەل 5 کۆمپانی گەورەی دنیا کە کارمەندەکانی ئێمە نزیک بە 450 کارمەند ئەبێ لە سەرانسەری دنیا و لە هەرسێ بوار ئێمە تقریبان یەکێک لە باشەکانی بۆچی هێڵی هەرسێ بوار بۆچی هێڵی ئاسنی باس ناکەی کە لە وڵاتانە زۆر نەکرێت و ئەگەر خۆی شەکەت بە تەنیا پەیوەندی بە عێراق وەرەمی کوردستانەوە هەیەیان ئەکرێت تۆ وەکو دکتۆر حامی کاڵایەکت بۆ جاکناوێک گواست بێتەوە لە نێوان چینەوە بۆ ئەوروپا قەتشتی وات کردووە؟ بەڵێ ئێمە کە ئەلێم سێ مەبەستی من وشکانیە وشکانی کەواتە هێلی ئاسنیش خۆیە دروست باش دکتۆر ئاگادارم لەلایەن دامەزراوەیەکە وەکو یەکێک لە لیدەرەکانی بزنس لە عێراق دیاری کراوی دروستە؟ چییە ئەو خەڵاتە چی ئەو دیاریکردن؟ گۆباری CO پێ ئەوترێکە ساڵانە لە هەر وڵات CO بەڵێ کوێنەریە گۆڤارەکە؟ هندیە کە ساڵانە ئەم بزنسمەنانە یان ئەم کەسانەی کە تەسیریان هەبووە لە بۆ بازرگانی و ئابووری دەستنیشانەکەن و بەم شێوەیەش نییە کە بڵێن شتێک بیدەن بە تۆ بنووسی و بیدەن نا سێ ئینترویو لەگەڵا ئەکەن بە ڤیدیۆ ئەوە کە بزانن ئاستی زانستی تۆ هەتا چ ڕادەیەکە و ئەم قسانەی کە ئەلێ کە من ئەوهام لە ڕووی هەتا هەم ئاکادمی هەم ئەوراق وشتی واکە بلێ تۆ بۆ نمونە ئەلەی من دکتۆرم سەیرەکەن دەبێ شەهادەکەت ئەو بێ ئەلەی من ئەوەندە کۆمپانیۆ ئەوم هەیە بە دوواداچوونێکی تەواو ئەکەن کە شتەکە ئەگەر لە هەموو لایەک سەلماند کە ئەم شتە دروستە ئیتر بریاری لەسەر ئەدەن کە تۆکو چی دیاری کراوی بە دیاریکراوی وەکو دە یەکەمینەکانی دا لیدر یان دا پێشەنگی بزنسی عێراق لە ساڵی 2024 بۆ ساڵی 2024 دکتۆر حامید سمە گفتووە کەسێکا دەکەم یەکێکە لە دە کەسایەتیەکانی دیارەکانی بزنس لە عێراقدا کە بۆ ساڵی 2024 دیاری کراوە و ئەمە بڕیاری لێ دراوە کەیسەکەیە بەهۆی ئەوە تۆ چوبیتە ناوی بۆ نمونە پرۆژەیەکت کردبێت بەمەوە پشتە ناو داخلی ناو ئێرەکە و چی بووە؟ تێزی دکتۆرای من لەسەر TIR یان تیر کۆنڤانسیۆن بووە کە ئەمە بوو بە پرۆژەیەک لەلایەن حکوومەتی عێراقەوە لە UNECE کە لەوێ TIR چی بوو دکتۆر؟ TIR کۆنڤانسیۆن باشە خۆی TIR ئەبریڤیشن کورتکراوی چییە؟ کە بێتە ڕێگای ینی ترانزیت ئینتەرنەشنال ڕۆد کە بێتە ڕێگای گواستنەوەی وشکانەوەی نێودەوڵەتی جوانە باشە کە تەنە ئەمە نییە هەندێک ئەو TIR بۆ ئاسمانیش هەرە بێت ئەو دەستەواژە نابێت تەنها وشکانیە چکە ترانزیت خۆ بەستانیا وشکانی نیە ئاسمانیشە نەخێر ئاسمانیش هەیە دەریایش هەیە کە ئەمانش هەموو کۆنڤانسیۆنی خۆی هەیە حتمما ئینشەڵا کە وەکو کەسایەتی دیاری کرایت و گۆڤارەکە بڵاوی کردە و ئەوانە ئاگادارمانەکەیتەوە بۆی بکەین بە هەواڵێک و خۆشحاڵین پیاوێکی ئەکادمیستی هەرکی بێت بە هیچێک لە کەسایەتیەکانی بزنس چەند هەلی کارتان ڕەخساندوو ئێوە هیچێکە لە پێوەرەکان؟ طبعاً من یەکەم شت بۆ ئەم پێگەیە کە لەناو ئەو گۆڤارە ئیشارەی پێکرێ کە لە ڕووی نەبەس با بڵێن لۆکال داخلی عێراق لە دەرەوەی ئەم وڵاتە تۆ چیت کردووە کە ئەمە بۆ من کەم نییە کە ئەم ڕێکەوتناوەی TIR لەسەر تێزی دکتۆرای من نووسراوە و ئەمە پێشەوە کە ئەمە هەلی کار لەوانەیە لە بۆ دەیان هزار کەس دەرەخسێنێ کە ئەبێتە هۆی ئەوە کە ئەم بار ئەم کاڵایە بۆ تورکیا و ئەوروپا لەجێ ئەوە کە لە بەحریەوە بچێ بە بەحرەوە بچێ کە مانگەک 40 ڕۆژ پێ ئەچێ
ریسکی لەسرە مەترسی لەسرە کولفەی زۆرە و هەموو ئەوانە بێت بەم خەتەوە کەڵک بینین لە تەکنۆلۆژیای پێشکەوتو یەکێکە لە سەدان ئیندێکسەکانی با بڵین پێوەرەکانی کە زۆر باشە. دکتۆر باسی بینە سەر مەسلەی تووتنەکە وە کوردەواری باسی گواستنەوە ئەەکەین باسی گومرگ ترانزێت ڕێگاوبان جوڵەی بار هەڵگرەکان ئەەکەین. ئەم کەرتە لە ڕووی ئابوووریەوە ئەتوانی ناوی بنین چۆن ئەتوانین بڵین یشێکە لە گرنگترین کەرتەکان ینی خۆی لە دوای چیەوە دێت لە پێش چیەوە دێت لە ڕووی گرنگجیەوە لە ڕووی هێنانی پارەوە. تۆ بزانە ئێمە گەورەترین وڵاتەکانی ئابووری دنیا کە ئەمریکایە چینە ئەلمانیایە هندوستانە هەموو ئەوانە پێشکەوتوترین ژێرخانی گواستنەوەیان هەیە. باشە کە ئەمە چی معنای ئەدا کە تۆ بۆ پێشکەوتنی ئابووری و بازرگانی خۆت پێویستیت بە پێشکەوتوترین گواستنەوەت هەیە لە هەموو ڕایەکەوە. تر گواستنەوە نەتان ژێرخان کە ئەلەی سنوورەکانیش ئێت ئەژمار ئەکرێ وەکو ژێرخان سنوورەکان مەبەست دەواازە سنووریەکانە. یعنی تۆ پێت وایە ئاوری وڵاتێک پێش ناکەوێ ئەگەر کەرتی گواستنەوە و بابەتی ترانزێت و بازرگانی دەواازەکانی پێشکەوتو نەبێت. چاوی و هەر وڵاتێک تۆ دیتە هاتیتە ڕوودا و سەرەکیترین شوێن کە دێت دەمو چاوی ڕووداوە ڕسپشنە پرزگەکەی لێەوە ئەتوانیت ئیماجێک نمونەیەک وەرگریت یعنی لە دەستگاکە کە چۆنە بۆ بازرگانی دەواازە سنوورەکان لە هەموو شتە گرنگترە نە لە هەموو شتێ بەڵام بەڵێ چونکە سەرەتایی گرنگەکەی لەکوایە گرنگیەکە لەمەدایەکە لە چ ڕوویەکە مەسەرم بۆ نمونە گواستنەوەی بازرگانی زۆر گرنگەوە نییە خودی دەواازەی سنووری یەکێکە جەنابەت فەرموود یەکێکە لەو شتانی کە گرنگە لە ناو گواستنەوەیە. بایەخەکەی چەندە ئەگەر پایچارتێک دروستکەین لە سەدا چەنی پەیوەندی بە شێوازی مامەڵەکردنی دەواازە سنووریەکە و ئەو دامەزراوە هەیە کە لەوێ هەیە جاگو مرگە هەر شتێکە. عێراق وڵاتێکی گەورە نییە کەواتە گواستناوەکە وایە گرنگە گواستنەوەی وشکانی داخلی بەڵام سنوورەکان دەواازە سنووریەکان 1970 تاثیر لە ئەم جوانە. جا سیارەکە ئەوەیە ئەو شتانە چینکەواکەن بۆ نمونە یارمەتی وڵاتێک بن کە لەم بابەتەیە بچێتە پێشەوەیانی لە بواری گواستنەوە بێگومان خۆی بێکەم وتمان ژێرخانی گواستنەوەیە کە فرۆکەخانەیە کە هێلی ئاسنە کە ڕێگاوبانە سنوورەکانە ئەوانە با بڵین ئەوانەی کە وەکو ڕێگاوبان و هێلی ئاسن و ئەم شوێنانەیە ئەمانە پێویستی بە چاکردن و نۆژنکردنەوە هەیە ئەمانە پێویستی بە دووبارە چاکردنەوە هەیە تەمام سنوورەکان بەداخەوە ئەبینین کە قەوارەی سنوورەکان قەوارەیەکە کە پێش 40 سال 50 سال دانراوە و تەنها نۆژەن ئەکرێتەوە کە خۆی ئەبینی ئێستا بە هەزاران بار هەلگر داخلە بێ و 3 ڕۆژ 4 ڕۆژ لەوانەیە لە هەموو سنوورەکان بەدوای ئەوە کێشەیەکی گەورەیە کێشەی گەورەیە چۆن کێشەی گەورەیە مەسەلەن هەڵکەوتەی جیۆگرافی پەروێزخانە باشماخە حاجی ئۆمەرانە برایم خەلیلە ئەمانە بۆ منە لە نقطەیەکایە برایم خەلیل لەو شوێنە یا حاجی ئۆمەران شوێنەکەی گونجاوە بۆی کاڵا و شتومەک لێوەی بێت و بڕوایان بۆ ئێستا نەگونجاوە کاتی خۆی 100 ساڵەمەوە پێش خەڵک لێو هاتوچۆی کردووە ئەکرێت ئێستا شە لێو هاتوچۆ بکرێ ئەکرێت بگوازرێتەوە خۆی ئەکرێ کە ئێستاوە ئەکرێ ئەبینین خەتا ئێستا هەیە بەڵام تا چ ڕادەیەک ئەمە گونجاوە ئەمە گرنگە چونکە تۆ ئەبینی کە خەڵک بەڕاستی شۆفرەکان ئەناڵێنن لە ئەمریکا شوێنەکە زۆر شوێنێکی پێچاوپێچە شوێنێکی جادەکان جادەیەکی جووت سایت نییە باشە مەترسی زۆر شت لەسەر شۆفر و فەرمووت 15 ساڵم بوارە کارەکە قەت کێشەیەک چەند بارە بۆتەوە لە بەرەوەی دەواازەی سنووری پەروێزخان بریا لەو شوێنە نەبووە کیلۆمەترێک لەم لاتر بووایە مەسەن کابرا زەویەکی هەیە
مڵکێکی هەیە ئەڵێ ئاخۆزگە ئەو دیو بواە بوو بە تیجاری ئەم دیوە ملیۆنە دۆلاری فەرقە ئەگەر چەند کیلۆمەترێک خواردتر سەروتر بواە پێشتر پاشتر بواە کێشەی لۆجستی و گواستنەوەتان بۆ دروست بۆ لە بەرەوەی هەڵکەوتەی دەواازە سنوورێکە باشماخە بۆ نمونە خۆی وایە ئەمە بۆتان دروست بۆ کێشەی وە بۆ نمونە من باسی حاجومەرانەکەم حاجومەران دەواازەیەکی زۆر بچووکە کە ئالوگۆڕی بارەکان لەسەر سیارەکان یعنی لە شوێنێکی زۆر بچووکە لەوانەیە ئەگەر یعنی پاناتیەکەی لەوانەیە نابێ بە 200 مترە یعنی شوێنێکی زۆر سەیرە کە تۆ ئەڵی چەند هزار سیارە چۆن لە ئێرە هاتوچووەکە ئێمە وەختی خۆی گواستنەوەی نەوت و بەرهەمە نەوتیەکانمان ئەکرد کە لە ئێرک لە کوردستانەوە هەناردەمانە کرد لەم ڕێگایە هیچ شوێنێ نەبوو کە تۆ کە ئەم سیارەیە کە ئەم تانکیە بۆ نمونە بتوانێت چونکە جگە لە نەفتی تۆ باری کالاشت هەیە شوێنێک نەبوو کە تۆ بتانی ئەو بکەی لەوانێ 3 ڕۆژ 4 ڕۆژ شۆفێری عێراقی لای تری دەواازەکە تەخیرە بوو هەتا بتوانێت ئەم بارەی بەتاڵ شوێنی چی نەبوو شوێنی بار هەڵگرەکە خۆی یان شۆفێرەکە کە لە شوێنەکە ئیسراحەت کا بمێنێت ئیسراحەت کە هیچ بەڵام شوێنی ئەوە کە بار بگوازرێتەوە لەسەر بار هەلگرێکی تر تانکی بگوازتەوە لەسەر تانکیەکی تر چونکە ئێمە بۆ ئەوە بمەرجە بگوازێتەوەی ئەکرێم وتون بێ لە بچێتە ئەو دیویانی تاو ئەم پرسیار زۆر گرنگە بەداخەوە ئەبینن کە بار هەلگر و شۆفێری ئێرانی و تورک ئەتوانن زۆر بە ئاسانی داخلی هەرێم بن بەڵام ئێمە ناتوانین بڕۆین بۆ دەرەوە ئەمە چییە ئەمە کێشە یاسایی هەیە چونکە ئێمە سەر بە ئەم ڕێکەوتنامەکانی TIR نین ئەمەی کە باسمان کرد کە وتمان کەواتە شۆفێرێکی بارهەڵگرێکی تورکیا توانێت بنزین بێنێت لە تورکیاوە بە تاوکو بەسڕە بڕوە بەسرانە ئیتر ئەمە تاوکو بەغداد هەتا تاکو هەرێمی کوردستان باشە چونکە ئیتر ئەمە سیاسەتی حکوومەتی فدرالە ئەتوانێت تا سلێمانی بێت ئەتوانێت هەموو هەرێمی کوردستان بەس ئێمە بێ لەسەر حدود بارەکە داگرین بکەین هەتا بڕ ئەوە تێچووی زۆرەکەوە نییە چۆن تێچووی زۆر ناکە تۆ هەم هەلی کار کەمەکە تو ئەگەر هەم لە ڕووی کولتوریەوە بۆ چێلی کارکەمەکە گرنگی ئەم بار هەڵگرە ئەم شۆفێرە کووردە چێتە ئەوێ و نا تۆ لە شوێ ڕەبتی بالی کارەوە هەیە بۆ ماسکەی هەلی کار ئەمەیە کاتێ تۆ ئەتوانی بارێک بیبەی بۆ دەرەوەی وڵات کەواتە تۆ ناتوانی بە ڕۆژ و کە 2 ڕۆژ بگەڕیتەوە کەواتە ئەم بار هەلگرە و ئەم شۆفرە ئەچێ بۆ ئەم شوێنەکە بەتاڵ بکە کەواتە من پێویستیمان بە بارهێت هەرگرێکی تر هەیە کەواتە عەدەدی شۆفر و بال هەرگر لێرە ئەبی زیاتر بکە تەنیا جوابی گواستنەوەی ناوخۆی هەرێم بدە تەواو کە ئەم بار هەلگرە لە هەرێمەوە دەرەچێ یعنی یەک بار هەلگر لە کوردستان کەمی کرد شۆفێرێکیش کەمی کرد پێداویستەکە بە ناوخۆیان دابین بکرێت دروستە جوانە بدابا بکەی کە کاکە من بار هەلگر و شۆفێری نوێ بابێ جگەلەوە تۆ بار هەڵگرێک و شۆفێرێک لە بەروی هەلی کاری بۆ 2 ڕۆژ بۆ بڕەخسێنی بۆ هەفتەیەک بووە ڕەخسێنی چکە 5 ڕۆژی دیکە بەڕێوەیە لە ئیشایە ڕاست جگە لەمە تۆ حسابی ئابوووریەکەی بکە کە چەند پارە بۆ ئەم وڵاتە ئەگەڕێتەوە عێراق لەکوێی ئەم بابەتە ئەم بابەتی ئەم ڕێکەوتنامەی مەسەلەن ئەو TIR جگە لەوە چ ڕێکەوتنامەیەکی دیکەی جیهانی هەیە CMR کە ئەگەڕێتەوە ڕەبتی هەیە بە گومڕووکەوە کورتکراوەی وشێکی فەرانسیە ADR هەیە ئەگەڕێتەوە بۆ باری دنجرس یان باری خەتەر کە ئەو بارانەی کە خەتەر مەترسیان لەسەر وەکو هەر شتێک یان پاتری یان ئەو شتانەی کە دەرمان ناچێتەوە بابەت نەخێر دەرمان ناچێتن بەڵام ئەگەر کحولی تیا بێحتیمان و ڕێکەوتنامەی ATA تەمام ئەگەر ڕوخسەت بدەیت بە کورتی باسی ئەمانەی بکەم کە چین یان وەڵا بۆمان باسکە بۆی خەڵک بزانە کاتێک کە دەرمانێکی بۆیەت یان بارێکە تێنتیتیایە و ژێت و
ناڵێن ئەوە چۆن ئەو تێنتی ڕێگەیان پیا بە دەواازەیە تێپەڕێ چکە تێنتی مەبەستی ئەو تێنتیە نییە کە هەیە مەسن بۆ ئەو تێنتیە کە مەسان تونێ لوشتی پێی نەکرێ ڕێگا و بانیان هەرشێکی لەو بابەتە بۆمان باسکی زەحمەنێ بە کورتی بۆی خۆی ڕێکەوتناوەی TIR بۆ ئەمە چاکراوە کە وڵاتی تۆ خاکی تۆ وەکو ترانزیت بەکاربێ وەکو عێراقی کەون وەکو بەغایی کەون وەکو ئەم لە سەردەمی ئیسلامە کە جادەی ئەوریشەم بەکار هات ڕێگاوبانی ئەوریشەم پیان ئەگوڵکە ئەو کات بە وشتور و بە هەست بوو بە ئەوانە بەڵام ڕێگایەک بوو عێراق ئەم خاکە بوو کە ڕۆژهەلاتی ئەگەیان بە ڕۆژەوە تەواو ئەمە چی بە دوای هەیە یەکەم شت ئەم کالایە کە لەم شوێنە ئەڕوا تۆ ئەتوانی کەلێک لەمە وەرگری کە لە ڕووی بازرگانیەوە دوو لە ڕووی پێگەی سیاسی و پێگەی بازرگانی و پێگەی نێودەوڵەتی ئەگەر سەیری خۆت بکەی تۆ ئەبێ بەو ڕێگایە کە بازرگانی دنیا ئەوروپا و تورکیا لەسەر تۆ ڕاوەستێ کەواتە تۆ پێگەیەکی سیاسیکی تر ئەتوانی پیاکەی لە دنیاە دروستەوە چی لەسەر نەخشەی هاتوچۆ و گواستنەوەی جیانی ڕاستە تەبان و جگەلەوە کە چەند هەلی کار ئەرەخسێنێت چونکە هەر شتێک کە لێرە تێ ئەپەڕێ تەواو تۆ ئەتوانی تۆ ئەبێ بار هەلگرێک و سایقێک بۆ دابین بکەی کە ئەم بارەی بیبا بەڵام لەگەل ئەمەیە کە تەنها بە سایق نییە تۆ ئەگەر ئەمە بکرێ ئەم TIR کۆنڤانسیۆن کالین کە کراوە ئۆکەی بەڵام جێبەجێ نەکرایە هۆیەکان چییە باسەکەین لە هەموو سنوورەکان کە بە ترانزیتدا ئەندەی سیستەمی TIR دانێن تەواو ETIR پێی دەڵێن سیستم خۆی نەتەوەیە گرتووەکان ئێت ئەم سیستەمەی دانێ خەلکی چاودێری خۆی دانەیان بەڵێ چاودێری خۆی و چاودێری هەموو وڵاتان ئەوانەی کە بەشدارن 78 وڵات بەشدارە چاودێریەکە چیە لە ڕێگەی کامێراوە لە ڕێگەی ستاتی خۆیەتی یان چی بەڵێ هەم کامیرەیە تەواو و هەم سیستێمە لەو سیستێمە بۆ نمونە وەکو بڕنامەیەک و ئایزۆ وایە تۆ وەرەگریت یەک جار و تەواویان چی مەسەلەن بۆ منە ئۆڵێ من بووم بە ئەندامی CMR مەسەلەن تۆ ئەزانی ئەم TIR کە کەلین سیستم ئەم سیستێمە ڕەبتە بە سیستەمی سەرەکی کە لە سویسرایە تەمام ئەم سیستێمە چاودێری لەسەری ئەکرێ و هەموو وڵاتان کە 78 وڵاتە ئەمانە پێکەوە بەستراون بەو سیستەمە کاتێبارێک لە هندوستان من ئەبێ کاتێ لەو ڕێکەوتنامەیە من بەشدار ئەبم من ئەلم من ئەحتراف بەوە ئەەکەم کە ئەم کالەیە کە لەم وڵاتەکە بەشدارە لێرە من نایکەمەوە خراپی نایکەم تەعاملێکی ترانزیتی لەگەڵا ئەەکەم وایە لە ئیسکەنە ئەدەم کە شتێکی ناموتیانە بێ بەڵام بە 2 ساعت بە 3 ساعت تێ ئەپەڕێنم کە بچێ بۆ تورکیا بچێ بۆ ئەوروپا ئێمە ئیسفادی چی دیکە لەو ترانزیێتەکەین بۆ نمونە داهاتێکی گومرژیمان لی دەسەکەوی ئێمە نابێت گومرژی بکەین گومرگی ناکەین بەڵام تۆ چ داهاتێکمان لی دەسەهات جگە لە هەلی کارەوە کە لە مشتێک گرنگترە خۆی لە حدودەوە لە سنوورەکان تۆ ئەم ئیشانەی بۆ ئەم بارە ئەەکەی ئەمە داهاتە یعنی تۆ بارەکەی با بڵین کە لە ئەم قەسرەوە ئەم لە باخیرەوە دائەنێن لەو ساحەیە پارەی ساحە وەرەگیری پارەی دەرهێنانی بۆ ئەەکەی ئەم کەسانەی کە ئیشی دەرهێنان ئەەکەن ئیشیان چەند قات زۆرتر ئەبێ ریتر ئێستا حالیان یعنی نامنوکو پارە ئەڵێ وەکو پارە تقریبان ئێستا 250 هەتا 300 دلار لە ئەم قەسر وەرەگیرێ کە بە تێکڕاژینە بە گوێری زۆری کاڵاکە فەرقی هەیە تۆ قیەوەت نییە هیچ فەرقی نییە ینی کۆنتێنەرێک پڕ بێت لە عەتری گران بەها هیچ فەرقی نییە چونکە ئەمە بۆ وڵاتی تۆ نەهاتووە تەنها هاتووە تێپەڕێ تۆ مامەڵی چی لەگەڵاکەن لە دەروە ئەمە ئەەکەی بە مەتر مەبەستموێ بە کیلۆ مامەڵی لەگەڵاکە نابێت معاملەی کۆنتینێرە لە یەک چونکە بار کاتە بدێتە بۆ ئەم قەسر بوو بەحری هەموو کۆنتێنەرە ئەم کۆنتێنەرە 20 فوتی و 40 فوتی ڕاستە بەڵام لە لای تۆ هیچ فەرق ناکە داوا چونکە 20 فوتی 6 مترە 40 فوتی 12 مترە باشە کە ئەم بارە تۆ تەنها ئەلەی من بەڵام 40 فوتی بێ گرانتر ترانزیێتەکەی زیاتر وەرناگری نا هیچ فەرقی نییە چونکە تۆ هەیە کالا هەیە لە 20 فوتیە ئەەکەی 28 تەنسی تەنباری تێەکەی هەیە 40 فوتیە 5 تەنیەکەی ڕاستە کالاکانی وەکو برنج و چاو ئەوانەی کە لە ناو کیسە ئەکرێ قەت لە ناو 40 فوتیا نایە
تەواو بۆ چونکە کرێی دەریایی گواستنەوەکەی دەریایی کە فەرقا فوتی ئەگەر بۆ نمونە ئەگەر $500 بێ چفوتیەکە $600-700 کەواتە تۆ کە بتانی لەم شوێنە کە حەدی تۆش هەتا 28 تەنە زۆرتر ناتوانانی زۆرتر تۆزە غەرامات توشتیوایەتیە کە عێراقیەکان فێرن کە ئەکەن بە 29 تەنیش بەڵام مەبەسم چییە کە یەکەم شت هەندێک خەلکی نوێ ئەبێ ڕاهێنان پێ بکرێ لەم بۆ ئارایشەکە تایبەتە ینی ئیلاقەی بە فەرمانبەرانی گومروکی ئەم شوێنە نییە فەرمانبەری نوێت سەر بە حکومەتە بەڵام ئیشی نوێ کە چۆن ئەخەتە دوو ئەو کەسانەی کە دەرهێنان دەکەن سێ ئەو کەسانەی کە ئەبێ بێن ڕۆژانە تۆ حیسابی ئەوەی بکە ئەگە 4,000 کۆنتینەر بێ 8,000 کۆنتینەر بێ 10,000 کۆنتینەر بێ تۆ بەقەت هەر کۆنتینەری پێویستی بە یەک بار هەلگر و شۆفرت هەیە ینی تۆ لە ڕۆژە ئەبێ 10,000 شۆفر لەوێ ڕاوەستە کە ئەم بارەی بگواستەوە ئەمە چه هەلی کارێک کێ ئەتوانێت هەلی کاری وە بدۆستەوە لە عێراقا ئەمە یەک دوو ئەم بار هەلگرە ئەم شۆفرە کاتێت لە ڕێگا پێویستی بە چی هەیە ئەگەر پەنچەر بێ ئەگەر شتێک بێ ئەگەر تێنوو بێ ئەگەر برسی بێ کەواتە هەلی کار لە بۆ بزنسە بچووکەکان چە ئەبێ لە فیتەرەوە بگرە لە ڕستورانەوە بگرە 10,000 ئاوە خوێتەوە 10,000 لە فا خوڕەیە سەیری ئەم بازرگانیە بکە کە چی ئەبێ ئەمە تەنها لە ڕووی ئێمە هەلی کار و ئابووری ئەلین تەواو کە دەرچوونیش هەبێ هەرێمی کوردستان ئەتوانێ ئەینەن چۆن ئەوی تر بووە خزمەت گوزاری لوجستیکەکەی پارە لێ وەرگێ وایە گومرک ناکە تەواو بەڵام ئاسانکاری بۆکرێ کە دەری شەچێت داهاتی ئەبێت و گوچی ئەوە کە هاتە ناوەشت کاکە وەکو ئەمە کە باری تۆ ئێت بۆ ساحەی من باری تۆ ئسکەن ئەکرێ ئەم بارە نا کە دەرەچێت دەرچوونیش لەکوێ دەرەچێ چونکە ئێمە حالیان ئیبراهیم خەلیل شوێنێکی وای نییە ئەبێ شوێنێکی تایبەتی بۆ دابنن کەواتە پێ ئەلن ساحە ئەم ساحەیە تو ئەتوانی پاری ساحەلی وەرگری و هەموو وڵاتەکان وایە تەواو تۆ پێت وایە هیچ ئێستا هیچ کاڵایەک نییە لە کوردستانەوە بە ترانزیت بە کوردستانە بێت و بڕوا هیچ نیمانە هەیە بەڵام بە شێوەیەکی نایەساییە چکە لایانی ئێرانی و تورکی زۆرجا کە داتا باسەکەن بۆ منە لایانی ئێرانیڵێن بای $2,700,000,000 کلیانە پرسم کاکە ئێماڵێن لە ئێماڵێن 6 بۆ ئەڵەن $2,700,000,000 ئەڵێ آخر ئێوە ترانزیێتەکەشتان حساب کردووە کەواتە ترانزیێت هەیە ترانزیت هەیە ئێستا جنوبی عێراق دەستی بە ترانزیت کردووە بەڵام ترانزیتەکەی ترانزیتێکی ڕێکەوتنیە ترانزیتێکی نێودەولەتی نییە بۆ نمونە ڕێکەوتووە تەنها لە سنوورەکانی حکوومەتی فدرال تەواو ئەم سنوورانەکە لە حکوومەتی فدرالە نەکە لە کوردستانە تەواو ترانزیتی ئەەکە ئەم ترانزیتە بە گوێرەی یاسا و تێچوونەکانی TIR کۆنڤانسیۆن نییە تەواو کە بۆ نمونە هەموو کالێک ڕێکەوتۆ لە ئێرانەوە بنێرە بۆ سووریا لە ئێرانەوە بنێرە بۆ ئوردون بۆ نمونە تەواو دێت چی ئەکا بارەکە ئێتە حدود تەواو لە سنووری با بنێن یەکێک لە سنوورەکە شەلەمچە کە زۆرتر میهرانە با دێتە میهران لە میهرانەوە ئێمە وتمان نابێ تۆ پارە وەربگیری بەڵام ئەوان پارە وەرەگرن بەڵام پارەیەکی دیاریکرا و کەم ئەوەندە زۆر نییە بەڵام زۆرترە لەوەی کە ئێمە باسمان کرد تەواو لێرەت فەرموو نزیکی $300 هەروەردەژیرێ ئەمە لە پۆرتا بوو ئەمن باسی ئەم قسم کرد لێرە لە حدودا لەمە زۆرترە لەوانە تقریبان 2 جار بای ئەوەندە لەوانێت 500 وڵاتی کە وەری ناگرێت هیچ بڕەپارێک ناتوانانی وەرگێ ئەگەر سەر بە TIR کۆنڤانسیۆن بی ئەی مافی بەکارێنانی ڕێگاوبانی ئەو وڵاتە و خراپکردنی ڕێگاوبانی ئەو وڵاتە هەر بە خۆڕایی بەکارێن لێ لە بەرژەوەندی چی لە بەرژەوەندی ئەمەیە کە دکتۆر حامی من کاڵایەکمان هەیە لە تارانەوە ئەمانەی بیگەێنینە ئەنقەرە بە خاچی کوردستانە ئاڕوات ئەم بار هەڵگرە ژینگە پیسەکە جادە خراپەکە لە بەرامبەر چی نابێ شتێکی لێوەرگرین بزانە تۆ ئەگەر کە من ئەوەی ئەلێم تۆ ئەگەر TIR کۆنڤانسیۆن بی چۆن من پێت ئەلم فەرمو کاکە تۆ لە ماڵی من دانیشە تۆش ئەلێ کاکە تۆش فەرمو لە ماڵی من دانیشە من ڕخسەت ئەدەم کە تۆ خاکی من بەکاربیینی بۆ ترانزیت لە بەرامبەریش تۆ ڕخسەت ئەدەی من خاکی تۆ بەکار بەڵام لەوە چێن نابەرامبەر بێت ئەوە نەی تۆ خاشی من بەکاربیێنی من نەتوانمەوە خاشی تۆ بەکاربێنم ئیتر ئەمە
دیسان چۆن ئەو باڵانسە ڕائەژیرە لە بینی خاوەن بەرژەوەندەکانە هەرێمی کوردستان بەرژەوەندی لەکوێیە بەرژەوەندی کە تۆ بێ هەلی کار بۆ 10,000 کەس برەخسێنی لێرە بەرژەوەندیەکە زۆرترە لە ژینگە. بەڵام دکتۆر جەنابەت باسی ئەوەت کرد کە تۆ لەم حاڵەتی ترانزیێتە شۆفێرێک بە ناوی ئەحمەد محەممەد مەحموود کە خەڵکی سلێمانیە ئەتوانێت سنوورەکانی تورکیا تێپەڕێنێت عێراق تێپەڕێن و بچێتە ناو ئەستەمبول دروستە بچێ بۆ ئەوروپا بچێ بۆ ئەوروپاش بە پێچەوانەوە کەواتە ئەمە سوودەکەی وێ مادام تۆ سنوورەکە تێپەڕاندووە ئەم ئەحمەد محەممەد مەحموودەمان دەست ناکەوێت لە ناو خۆیان بارمان بۆ گوازێتەوە بێ ئەحمەدێکی کە پێیاکەین ئەمە هەلی کارەکەیەتی نا کابرایەکی یاڵدرم ناوێکیش ئەتوانێت لە تووشیاوە بێت ئەو بۆ شایە پرکاتۆکە لە عێراقا هەیە. نا من بە شتێکی بەجەنابێت بڵێم بزانە ئێمە جگە لە تیایە کۆنڤانسیۆن ڕێکەوتنی بینی دوو وڵاتمان هەیە تەواو ئێستا هیچ بار هەلگر یان شۆفێری ئێرانی کە ئەوانش لە تیای ئارن ناتوانێت بچێت لە تورکیا بار هەلگرێ باری تورکی هەلگرێ ببێ بۆ شوێنی تر ئەمە مەمنوع ئیلا ئەگەر بار بیبە بۆ وڵاتی خۆی باشەواتە تۆ ناتوانی دەستکاری سیستمی ئابووری و بازرگانی و گواستنەوەی تورکیا بکەیت ئێرەش واکرێ ئێمە حالیان لەم پرۆسەیەدا نین تەواو ئیمکە بتوانین ئەو بکەم مەبەستی من چییە کە ئێستا حالیان ئەگەر ئێمە هەتا ئەگەر ڕێکەوتنێکی سادەش لە بینی دوو وڵات بکەین ئەتوانین ترانزیتێکی غیر یاسایی نایاسایی بکەین بەڵام کردومانە هەموو ئەم ڕێکەوتنانە بەبێ ئەندام بوون لە WTO World Trade Organization هیچ مانایەکی هەیە ئێمە عێراق ئەندامە لە ڕێکخراوی بازرگانی جیهانی چەندێکە هەوڵەدات بووە مەرج نییە تو یەکەم جار ئەندامێک بی لە WTO ئینجا پابند بی بەم نا چونکە مەرجەکان فەر یعنی ئەکرێ ئەندامێکی کارابی لە TIR و ئەندامی WTOش نەبی باشە ئێستا ئێمە وەکو عێراق چی بکەین ببین بە ئەندامێک و سوود لەم هەموو ADR و CMR و ATA و TIR ئەمانە ببینین کە باسی چی بکەین بەڵێ خۆی جا ببوورە بە لۆی باسی چی بکەین تۆ شتی دیکەت ماوە باسکەی لەو جگە لە TIR و ئەوانە بەڵێ خۆی بزانن هیچ ماوەیان بە زمانێکی سادا هاوڵاتیەکان بزانن کە ئەمانە چەند گرنگە و مانیان چییە CMR کاتە تۆ بە ڕێکەوتناوی CMRەکەی CMR وەکو پاسپۆرت ئەمێنێ تەواو بۆ هاوڵاتیەک بەڵام ئێستا دەبێتە ها پاسپۆرتێک بۆ کالایەک باشە TIR ئەبێتە وەکو ڤیزایەک لە بۆ ئەم کالایە بەڵام بۆ یەک جار بەڵێ تۆ یەک جار بۆ هەر بارێک تۆ یەک پاسپۆرت وەرەگی یەک ڤیزا وەرەگی تەواو ADR چیە ئەینیشت تەواو ئەگەر تۆ کالایەکەت وتمان خەتەر بێ تەواو مەترسی لەسەر بێ کە ئەمە کالای مەترسی ATA چییە ATA ئەمە حەزەکەم کە بزانن ATA ئەمەیە کە بارێک داخلی عێراق بێ موقت بێ یعنی بەدایمی داخل نەبێ کە تۆ داخلی ئەو کۆنڤانسیۆنە بێ داخلی ئەم ڕێکەوتنامە بێ پێویست ئیتر بە موافقات و مۆلەت وەرگرتن لە وەزارەتی ئەمە و ئەمە ناکە کە تۆ بچی کاکە ئەم بارە گومڕوکی نەکەن چونکە من 5 مانگ ئیشم پێەیە و دوای ئەگەڕێتەوە کاتێ سەر بە ئەم کۆنڤانسیۆن بی باری تۆ ئەتوانێت بەبێ ئەوە کە ئەو بروکراسیەی کە لە ناو پرۆسەی گومرکی عێراق و کوردستان هەیە بەبێ ئەمە داخل ئەبێت چونکە لە ناو فەرقی چێ لەگەڵ TIR-ەکەمە TIR لە بۆ گواستنەوەی ترانزیتە کە ئەسڵەن ئەم بارە بۆ عێراق نییە ATA ئەمەیە بارەکە بۆ عێراق ئێت بەڵام ئەگەڕێتەوە ینی بە ئەگەڕێتە شوێنی خۆی ئاچێ بۆ شوێنەیکە ئەمە کێشەی ئێمە نییە مهم لە عێراقا نامینێ TIRش لە عێراقا نامێنێ فەرقەکە چییە ئەویان چەند مانگێک دەمێنێتەوە چونکە تۆ سیستێمەکەی وەکوچی بۆ نمونە وەکو زۆرتر لە کەرتی نەوتیا بەکارێ تۆ ئەبینی زۆر چیسەی نەوتی هەیە کە بۆ یەک جار بەکارێ بۆ 2 مانگ بۆ 3 مانگ بۆ بیلێدان بۆ فلان نایکڕی بەکرێت چونکە زۆر بەهاکە گرانە تۆ ئەتوانی ئەم شۆفرانە ئەمشتا ئەم جیهازای بینی استیفادەی پێ بکەی و یەکسەر بڕوە گەڕێنیتەوە بۆ شوێنی خۆیان بە شوێنی بۆ هەر شوێنی تر مهم لەو شوێنە بکڕێتەوە ینی جیاوازی ATA ئەوەیە کە شتێک هەفتەیەکە مانگێکە 6 مانگە نابێت لە ساڵێک زۆرتر بێ تا بگاتە 11 مانگ و بەرەژوورە بێ بەس TIR-ەوەیە کە
هینە ینی زۆر خێرات تێدا زۆر خێرا TIR مەرجیمانەوەی دیارە چەندە لە وڵاتەکە ئەم کاڵایە بە ماوەی چەندێک ئەو وڵاتە بەجێ بێڵێ مەرجیمانەوە نییە نابێ بمێنێ ئەگەر تەنها ئەگەر تووشی هەندێک حالەتی CMRمان باس کردیت مەترسیدارەکە بوو ADRەکە چی بوو ADR مەترسیدارەکە بوو CMR چی بوو CMR بۆ گومڕوک بەکارێ پاسپۆرتی بار تەواو دروستە ئێستا من باش تێگەیشتم لەم شتە بێگومانم بیسەران و کاسبکاران باشتر تێگەیشتون بەڵام بەردەوام پرسیارێکی کە پێشتر بۆم دروست بۆ دکتۆر ئەو بابەتە چۆن چارەسەرەکرێ بۆ نمونە بازرگانی وڵاتێک بۆی خۆی بپارێزە لە بابەتی گومرک کاڵایەک بە ترانزیت داخل بکە بۆ نمونە برنج هاورداکە ئەیوێ لە هەولێر و سلێمانی یا لە بەغدا و بەسڕە بیفرۆشێت بەڵام بۆی گومرک نەدا مامەڵەی ترانزیەتی بووەکە چۆن وڵاتێک خۆی ئەپارێزێ لەو فێڵ و تەڵەکانە مەسەن ئێوەکو کۆمپانیەکانی لۆجستیک چیتان کردووە ینی ئەمەی کە جەنابەت ئەڵێ ناکرێ چونکە بە هیچ جۆرە ناکرێت بە هیچ جۆرە ناکرێت چونکە تۆ کاتێک کاڵە بە نەشکراوە نەشکراوە چونکە تاکو ئێستاش کە ئێمە ترانزیتی نایاسایی دەکەین بۆ نمونە بار لە ئێرانەوەی ئەچ بۆ سووریا لە هاجومەران داخلە بە ئەچ بۆ سووریا ئێستا حالیان چونکە ئێمە لە ڕووی تەکنیلۆژیاوە زۆر پێشکەوتونین نەکە زۆر سلەن پێشکەوتونین لە جێ ئەوە کە GPC و GPS و با بڵێن پلۆمپی دیجیتال دابنین پێ ئەلێن مەئمورە پلۆمپی دیجیتال چییە پلۆمپی دیجیتال ئەمەیە کە قوفڵەکە قوفڵە کە تۆ ئەوی ئەەکەی تەنها کەسی ئەتوانێت بیکاتەوە هەر ئەم فەرمانبەرانی جاچیە فەرمانبەرەی کاتەوە خۆی بەشێکە بێت تێکەڵە بێت لەگەڵ ئەو بازرگانە کە هەیە دیارە بێ کە کرایتەوە یەکسەر چونکە دیجیتالە لەم هەجابا دیار بێ تەواو ئەم بارە ئەگیرێ ئەم بارە بە قاچاق حساب بکرێ بە هیچ شێوەیەکیش ناتوانێت بچێت بۆ ئەملا خۆ تۆ بەشێک نی لەو TIR ئەمە تکنۆلۆژیای هیچ علاقەی بە TIR نییە قوربان تکنۆلژیا دانی ئێستا قسەنەکە من بارێکم هەیە هێناومە نامێ گومرک بم ئەڵێم ترانزیێتە هاتە ئەم دی و دەواازە سنوورێکەوە تۆ دات ناوە بڕوە دەی من دەیکەمەوە ئێستا حالیان مەئمورەی لەگەلێنێن ینی پۆلیسەک یەک پۆلیس لەگەڵ شۆفەرە سوارە بێ هەتا ئەم مەرزە ئەروە هەموو بارێک ئەمە بۆ چونکە تۆ تەکنۆلۆژیا بەکارناینی یعنی ئەگەر تۆ حساب کە سبەی دووست بێ ئەگەر تو 10,000 سیارەت هەبێ باران کەواتە قسەی من دروستە گومانێک لە من هەیە کە ئەگەری هەیە ئەم بارە برنجەم بێ لە سلێمانی ساقی کەمەوە بیفرۆشم بۆیە مەئمورێکم لەگەڵانێرن تاوەکو ئەگاتە سووریا خۆی بزان لە هەر کەرتێک تۆ بلێ دەبێ حسابی ئەمەی بکەیت کە کەس ئێوێ فێر لە تۆ بکەیان ئەو تۆ دەبێت ڕێگری لە مشتە بکەیت وڵاتی تورکیا ڕۆژانە لەوانەیە 10,000 کۆنتینەر ئەم عەدەدە کەم نییە ڕۆژانە 10,000 کۆنتینەر بە خەتی ترانزیتە لێ تێپەڕێ 10,000 باشە ئەگەر قەول بێ لەگەل هەر کۆنتینەرە یەک پۆلیس دابنێ هەموو جێشی تورکیا دەبێت بەتەوەەکان چیەکە ئەم بارەی پلۆمەکە تەواو و GPS لەگەڵدانێ کە هەموو شتێ دیارە کە ئەم لەو خەتە نابێت تێپەڕێ و ئەم پۆلۆمە بە هیچ شێوەیەک نابێ بکرێتەوە شتێکی تریش کە گرنگە بە هەموو شۆفرێک ئیش ناکە شۆفرەکان ئەبێ سەر بە کۆمپانیەکان بن یەکێک لە هەلیکار ئەمەیە کە ئەگەر بەیانی ئێمە ئەگەر ببین بە ترانزیت ئیتر کۆمپانیە نوەکانی گواستنەوە ئەگەر کۆمپانیایەک شۆفێرەکەی فاوڵێ بگرێت سزادارایەکەی چەندە 2 قاتی پارەی بارەکەیە کە بار هەلگرەکەش هیچ دەکرێت مسادرە دەبێت بارەکە بای $100,000 2 قات دەبی پارەکەی بدەی بەدەوڵ $200,000 بارەکەشە ژیرێ بارەکەشێگیرێ بار هەلگرەکەش ئەگیرێ بارەکە دەژیرێ خەتای ئەو عقنیە بارەکە بژیرە بارەکە بە ئۆتۆمبیلێکی دیکە بنێردرێ ئیتر بەڕاستی لە ڕوو یاسایەوە ناتوان ئەو بکەم ئیتر ئەمەیە کە کۆمپانیاش کاتێ لەگەڵ سایقەیشەکە ئەبێ بزانێ کە سیستم دابنێ ئەبێ بزانێت کە ئەم سایقا ئەم شۆفرە بە چ شێوەیەک ئەبێ معاملەی لەگەڵ بکە کە چۆن بێت لەسەر کۆمپانیا ئەویش بکە ئێمە لە تورکیا زۆر برادەرەکانی خۆم ئەم کەیسە هەیە کە ئەبینی ئەم شۆفرە زەرێکی زۆر گەورە بەو کۆمپانیا دە کۆمپانیا ئەستا نامێنێ یعنی کۆمپانیا لەوانە بە $2 ملیۆن غەرامەکرێ بچێک هەڵی شۆفێرێک ماڵی وێرانەکە تۆ تا ئێستا شکر تووشی ئەشتیوانە بوون نەخێر
بەڵام کەسێک مەهاتراناوێک لە هەندستان کاڵای نردووە بۆ ئامر ناوێک لە سووریا بەهۆی هەڵەی کۆمپانیاکەی تۆ باوادابنی ببوورە باشە بە ئەم نمونە خراپەت باشێت تێ بام نمونێ لای تۆ بێ باشە شۆفێرەکەی تۆ فاوڵێکە گرێت دەست گیرێ بەسەر بار هەڵگراک ئۆکی بار هەڵگری خۆتە با بڕوە شۆفێرە بە سزا بدرێت سزای دارایی ملیۆنێک دۆلار بەس بارەکەی مەهاترا نەگەیشت کێشەی بۆ دروست بوو نەگەیشتە دەستی ئامریش پێویستی بەو بارەیە بۆ دەسەگیرە بەسەر بارەکەیە با بارەکە بە کۆمپانیاکی دیکە بگوازرێتەوە نەنا ئاخر کەیسەکە چییە ئەگەر بۆ نمونە ئەم سائقە وابکە کە بە قاچاقدا بنرێ ئەو کات حسابی قاچاق بۆ نمونە تۆ کاتێ بارەنێری ئەلی باری من 5 تەنە مەوادەکە ئەمەیە ئۆکەی کاتێ ئەیکەنەوە ئەبینن ئەمە 8 تەنە مەوادەکەش غەیریشتا ئەمە یەکسەر قاچاق باشە حسابەکرێ قاچاقە بەس ئەمە وەکو پلاکێک پەیوەندی نێوان پلاشێکی کارەبا سویچێک و گڵۆپێک وایە پەنجەی پیانەی داناگیرسێت کە سەیرەکەی خەلەل لە وارەکە هەیە ئیتر تۆ پلاکەکە ناگۆڕی گڵۆپەکەش فڕێ نادەی قەتعێکەیە لە وارەکە قەتعەکە چارەسەرەکەی ئەوەی کە کاڵاکەی ئەحمەدی بە مەحموود نەگەیاند ئەحمەدی کێشەی نییە پەرێزی پاکە مەحمودی چیش کێشەی نییە عیبی نییە پارێکی پاکی یاوە بەم کاڵایە گەیەنەرەکە کێشەیە حەقە بەس گەیەنەرەکە سزا بدرێ چونکە من بۆ هۆی سزاکەی تۆ منی زێرە چه هەلەیەکی کردووە مەبەست لە هەلێ چییە چه هەلەیەک بکە ئەوەیە کەیتر ئەو ئەو شتانەیە کە تۆک ئەڵەی دەسەگیرە بەسەر هەڵاکەیە آخر ئەگەر ئەمە لە سنوور بێ کەواتە ئەمە کۆمپانیای من توش نابێ بەڵام ئەگەر من شۆفەری من بارەکەی بدزێ بارەکەی بی بە شوێنێ تەواو ئیتر خۆ ئەمە بە قاچاق قسا بندێ چونکە لە سنوورەوە چاوەڕێ ئەون کە تۆ ئەو بارەکەی بیبی ئەمە ئەبێتە قاچاق کە ئەوانی تر ئەلێن معاملەی ئێمە تەعاملی ئێمە لەگەڵ شۆفەر نییە لەگەڵ ئەم کۆمپانیایە تۆ کۆمپانیایی تۆ ئەبێ بێ جواب بدەیت لە بە وەلامت هەبیتن بۆ ئەمون شۆفێرێکی کورد خەڵکی سلێمانیە هەولێر دوو هۆک هەڵەبجە کەرکووک دوای ئەم ڕێکوتنامەی TIR بۆی هەیە بارێک لە سلێمانیەوە بەرێت لە یۆنان دایگرێ پرسیارەکە ئەمەیە چ گەرانتیەک هەیە ئەم شۆفێرە لێ داوای مافی پەنابەرێتی نەکە وڵاتان چۆن کۆنتترۆلی ئەماکەن شۆفێرێکی ئەفغانستان یا شۆفێرێکی ئێرانی یا شۆفێری هەندێک وڵاتی ئەمریکای لاتین و ئەمانە خۆبابەتی داواکردی مافی پەنابەرێتی بەس لە کوردستان نییە بزانە خۆی ئەم ویزای کە تۆ وەرەگیری عادەتەن زۆرتر ویزایی شنگن پێ ئەوترە ویزای تایبەت بۆ سایقەکانە ئەم تۆ کاتێ ئەتوانی بار هەلگر ببێ کە لەسەر ناوی خۆتا بێ تۆ کاتێ ئەتوانی ئەو ویزا وەرگری کە لێرە ناوی خۆمەسە شێە ناوی شۆفەر شۆفێر بارهەڵگیری لە کوێ بوو پارەی بەس ئەتوانێت شۆفێرێکی باشکە ناکرێت تەنها شۆفرە کە بار هەلگر بە ناوی بێ ئەتوانێت کاڵا ببە بۆ وڵاتی تر ئەم بار هەلگرا لەوانێ بای 15 دەفتەرە بایدە دەفتەرە ئێجا کابرا پاسپۆرتی دۆمنیکا ئەکرێ بە 15 دەفتەرۆچێ لە بەریتانە داوای مافی پەنابەرێتیەکە لەم حالەتە بە هیچ شێوەیەک بە شۆفر کە بەو ناوە هاتووە پەنابەری نادەن ئەمە چوزانن ئەوان چوزانن چونکە دیارە ناو خەڵکێکی زۆر لە ڕێگەی فڕۆکەخانەوە ئاچێت و لەوێڵێ وڵات پاسپۆرتەکەی فڕاتوەڵێ وڵات هاتم و نازان بەچی هاتم بە جیانێشتم مەبەستمەوەیە لە ڕووی سیستمە نێو دەوڵەتیەکەم شتە چۆن ڕێکخراوە کاتێککە من شتێک بە برای خۆم بڵێم ئەم خەلکە بۆ ئەچێ بۆ ئەوروپا تەنها ئەمەیە لە خەیالی خۆیە کە لە ئەوروپا هەلی کاری زۆر هەیە و ژیانێکی یەکجار خۆش تۆ کاتە بزانی ئیتر ولاتی کوردستان یان عێراق بوو بە پێگەی ترانزیتی عالەمی تۆ بە هیچ شێوەیە بە گوڵێک بەهار نایەت هەر لە بەرەوەی تۆ بووی بە پێگەی ترانزیتی عالەمی خۆ ئێمە چوشینە سەر نەخشەی وزەی جیهانیش و ئەو وەزعیشمانە هەر لە بەرەوەی بووین بە پێگەی ترانزیتی عالەمیتر خەڵک ماینسێت و دیدگا و ڕوبینای ئەگۆڕێت وڵێ بەخوام کوردستانە بەهشتا هیچ پێویست ناکە بچم لە ئەوروپا داوای مافی بەرێتی بکەم چونکە تۆ کالا لە کوردستانەوە ببی بۆ ئەوروپا 6,000 دلار وەرەگری کام بە یەک سەفەری دەڕۆژە ئەتوانێت 6,000 دلار وەرگێت دوای لە نفسی وەختە لە ئەوروپا و بارەهێنی بۆ هەولێر 6,000 بەڵام خۆڕێگریش نییە لەوەی کەسێک بێوێ داوای مافی پەنابەرێتیکە ئەزای وەسم چییە من ببوورە پرسیارەکەی جەنابەت وەکو ئەمەیە تۆ بلێ کاکە ئێمە ئەگەر ڕێگاوبان چا بکەین خەلێک تێدا دام ئەکە کاکە ئەمە ئیتر وڵە دەستی منە نییە بەڵام من ئەبێ ئەو خزمەت گوزاریە بیت ئەزای من بەسم چییە پرسیارەکەم
ڕێکەوتنامەی TIR جەنابەت باسیەکەی بۆ پارێزگاریکردنە لەو کیسە چپسەی کە نازانم دائیمە زۆر گەورەیە لە ناوە 2 قاش پەتاتێتیایە ئەوە تا جەناب ئەڵێیت پاسپۆرتی بۆ دەرەکەن ڤیزەی بۆ دەرەکەن ئەی ناسێنن ئەمە مافی مانەوەی هەیە لە وڵاتە مافی خواردنی هەیە چی هەیە باشە ئیترمە بڕوانامەی ئایزۆی هە لە شەهادەی منشە و کارگەکە تاوکو ئەگاتەوەی کە قۆناغ بە قۆناغەوتێت ئەم کۆمپانیە ئەوە جیپسەکەی گەیانە فلانە وڵات ئەوە گەیشتە فلانە وڵات ئەوە بەیانیە گاتە ئەوێ وا ڕێکخراوە نە بە جوانی ڕێکخراوە جەنابەت باسیەکە یعنی جیهانێکی زۆر زۆر وردە کاتێک کە وا قسەکەی اینجا بۆم دەرەکەی ئەم کوپە ئاوە ئەم کوپە چۆن گەیشتۆتە لای من یەک دنیا ڕێوشۆنی هەبوو تا گەیشتۆتە لای من کە من هەر ئاگام لێ نییە بەڕاستی وردەکاری و سینوجیمێکی زۆری تیا عیلمێکی زۆری تیا بە خەرج کراوە کە من هەرسەی لە دەرناکەم بە جەنابەت ساڵانێکی زۆرە کاری تیاکەی حسابی ئەوە نەکراوە ئەم شۆفێرانە بە ئەگەری زۆرەوە لە وڵاتێکی کە ڕەنگە کێشەی گەورە دروستکەن ڕەنگە داوای گوتم مەسەلەن مادام عێراقە ڕەنگەم شۆفێرە لە وڵاتی کە داوای مافی مانەوە بکات چونکە پرسیارێکی دوای ئەوەی من لە جەنابەت دەزانی چی ئەوەیە کاتێک ئێمە بین بە ئەندامێک لە TIR چییە؟ پرسیارمان لێ ناکەن ڕێگاوبانەکانتان ڕووی مەجلیسی هەیەیانیەتی ئایا ڕێگاوبانەکەتانی ئەوەیە کۆمپانیایەکی بیمە بێت ئەی شوڕانس و زەمانی هەزاران تڕیلەر و بار هەڵگری لە جۆری مارسی دسوانەکە کە عقلێکی زۆری تیا بە خەرجراوە خۆی ئێمە ئێستا بەشدار بوون بە وەک 1970مین وڵات لە TIR بەشدار بووین تەواو ئێستا ناوی ئێمە عێراق بەڵێ بەڵام تەنها بەشدار بووین تەنها ناوی ئێمە چوویتە ناو ئەوی تر بەڵام لە ڕووی ڕێگاوبانەوە دەرنەچوین ڕێگەیان بە ئێمە نەدا کە ئێمە ئەم ڕێکەوتناوای دەست پێ بکەین ئەمە یەک ڕێگەیان بە چیدا وتیان فەرموو بەشدار بە بەڵام تۆ ئەبێ سنوورەکان ئەبێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕووی زۆر شتەوە تۆ ئەبێ گۆڕانکاری بەسەر وڵاتی خۆت بینی کە من بتوانم ئەم کارتە بیدەم بە تۆ بەکاربیین جوانە جا هەر ناوتیا بەشدار بوو توان ئەوانە بکە اینجاوەرەوە باسی لەکەین ناکرێ تۆ ئەبێ بەشداربی کە بچی ئەوەجا چونکە بەشداربوون پاڵ بە تۆ ئەدا کە تۆ بلێ من چون کە بەشدار بوومە ئەمە بە بەرژەوەندی وڵاتی منە بادەستی پێ بکەین بەڵام بەشدار نەبی پلانەکان پلانێکی چۆ ئەسنان تۆ کێ ئەلێ تۆ ئەمەی بیکە و دوای هیچ هەنگاوێک نراوە کەی ئەمە وتیان فەرموو بە خێربێن بۆ TIR خۆی لە 2023 تەواو بوو بەڵام حکومەتی 2023 لە کۆتایی تقریبا مانگی 2023 تەواو ئەم بابەتە زۆر ئاوکێشە دکتۆر و زۆر ڕۆژەڵاتنی جالب و سەرنجڕاکێشە ڕوخسەتم بدە کۆتایی بەم گفتوگوێم جارە بێنم زۆر سپاس لەکوێ پچڕا لەوێ گرێدەینەوە هەڵقەی داهاتوو گرێدەینەوە باسی ئەوواکەینە وەکو هەرێمی کوردستان ئەتوانین چی بکەین چی نەکەین و تا چەند مامەڵەکردن لەگەڵ بازرگانانە لە هەرێمی کوردستانە مامەڵەیەکی تەندروستە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە بیسەرانی بەڕێز من کۆتایی بەم گفتوگوێ ئەم جارە دێنم هیوادارم کەڵکیی باشتان لێبینی بێ ڕاستیەکەی گرنگەوەیە کە بازاڕەکەن کە کڕین و فرۆشت نەکەن هەموو جۆرە مامەڵەیەک مەکەن لەگەڵ هەموو جۆرە کەسێک ئەوەی کە مامەڵەی لەگەڵەکەن بزانن کێیە کوڕی کێیە چونکە ئەوەی نەزانێت کە کوڕی کێیە لەگەڵ یا مەچۆ بۆ هەموو جێ سەد ڕەحمەت لە گۆڕت حاجی تۆفیق بەخوای گەورەتان ئەسپێرم.